لدخلك أتوانا من دولا بروني لبركة ولا سرتاي دس بيكني كلك لماوي 2 ساعات وني أنتواني لا بريك القرآن لبركة ولا بيديش نشويه بلام الحمد لله استاء أتوانا لماوي كم ترلا فين شغلك سيبو فين شغلك أتوانا لا بريك القرآن كفان ضد يرى لبركة پێشتر من توانیم 4 کاتژمێرە دوو لاپەڕۆنی ئیپسۆد لەبەر بکەم بەڵام ئێستا لە ماوەی 3 خولەک یان 3 خولەک کەمتریش ئەتوانم لاپەڕێک لەبەر بکەم الحەمدولله. سەرەتای ئەم پرۆگرامە مامۆستایان تێستێکی 4 ساعتیان بە ئێمە کرد کە لەم 4 ساعتە من توانیم تەنها لاپەڕێک و نیو لەبەر بکەم لە قورئاندا بەڵام سوپاس بخوا ئێستا لە ماوەی تەنها 5 خولەک دوو لاپەڕە لەبەر دەکەم لە قورئان. ئاستی من لە سەرەتای خولەکە زۆر باش نەبوو 4 کاتژمێریەکە من توانیم لە ماوەی 4 کاتژمێر تەنها دوو لاپەڕە لەبەر بکەم بەڵام سوپاس بخوا ئێستا لە ماوەی 3 خولەک ئەتوانم لاپەڕێک بە ئیتقان و لەبەر بکەم. ئەوستاکان تاقیکردنەوەیان بە ئێمە کرد بۆ ماوەی 1 ساعت تاکو بزانن ئاستی لەبەرکردنمان چۆنە من توانیم لە ماوەی ئەو 1 ساعتە تەنها 4 بۆ 5 دەر لە قورئانی پیرۆز لەبەر بکەم کە ئەوەش ئاستێکی زۆر خراپە بەڵام الحەمدولله پاش هەوڵ و مادووبوونێکی زۆر و ڕاهێنانێکی زۆر توانیم لە ماوەی 3 تاوەکو 5 خولەک یەک لاپەڕە لە قورئانی پیرۆز لەبەر بکەم. لە تێستا 4 ساعتێکەدا توانیم لە ماوەی 4 ساعتدا 3 لاپەڕە لەبەر بکەم بەڵام لە ئێستادا دەتوانم لە ماوەی 5 خولەکدا 2 لاپەڕە لەبەر بکەم.